سڵاو بینەرانی بەڕێز لەم ئەڵلقەیەشدا بەردەوام دەبین لەگەڵ بەڕێز دکتۆر کاوە مەحموود سکرتێری حیزبی شوعی کوردستان هیوادارم بینەرمان بن. سڵاو بەڕێز دکتۆر. سەر چاوان. بەڕێزت فەرمووت هەر لە جامیعەی بەغا ئینتیمات کرد بۆ حیزبی شوعی. چەند ساڵ تۆ تا کەی مایتەوە لە ناو شارە و بۆچی چیتە دەرەوە دوای؟ من بەڵێ لە سەرەتای هەشتاکانە کە وەزعێکی نالەبار هات بۆ ڕێخستنەکەمان بەلام سەر بە شۆ بووی ئەو کاتە؟ بەڵێ سەر بە بەغا بوو یا بە کەرکووک؟ نا سەر بە کەرکووک نەبووین، ئێمە ڕێکخراوەکەمان فراوان بوو، یعنی ئەو ڕێکخراوەمان مرکزێکی بوو لە بەغدا چووکە و کاتە شێوازی ڕێکخراوەکان جیا بوو، شێوازی ئەوە نەبوو کە ڕێکخراوێکی بەستەنها لە کەرکووک یان لە بەغدایە لە جێگایەک فراوانتر بوو و کاتێک کە ئەو ڕێکخراوە تووشی حاڵەتێک بوو لە سەرەتای هەشتاکانە ناچار بووم کە بچم بۆ پێشەوەگای. ساڵی چەند چیت؟ لە هەشتاکانە بیدا سەرەتای هەشتاکان. هێشتا یەک و هەشتا و دوو. یعنی لە کاتی دەستپێکردنی شەڕی ناوخۆیان لێوە بیت؟ لە بەشێکی لێوە بووم. زۆر باشە. بەڵام هەر حەز ئەەکەم لەسەر ئەو بابەتێک کە لەسەر بەهادی نووری باسم کرد. ئەلبەت لە هەندێک بەشی مێژوودا من ئەوم خوێندوێتەوە بیستومە ینی ئەو کە داوای ئەوەی کردو زۆر لە قیادە عەرەبەکان جابێنێتەوە. جەمال حەیدەریشی تیا بواتەوە. بۆ کووتم پرسیاری جەنابەت پرسیارێکی تر کرد بۆیە چینە وازمان لەو بابەتەیەنا لە ڕاستیە میساقێکەیە پێڵی میساقی باسم لە پەنجاکانە لەو میساقا باسی مافی چارە نووسەکە بۆ گەلی کوردستان. ئەو باسمە لە چی هاتووە؟ ناوی حزبی بەهادی نووری بووە لەبەرەوە ناوی میساقی باسم بووە و کە گیراوە هەموو بزافی کۆمەنیستی لە جیهانە داوای کردووە کە بەر برێک بۆی عیدام نەکرێ لەو حاڵەتەیە. جیاوازەیە لە نێوان مافی برادری چارنۆز کە حزبی شوعی داوای کردووە حتا بۆچوونی مامۆستا بەهادی نووری. مامۆستا بەهادی نووری لە ئاخر چاوپێکەوتنی خۆی باسیەوە کارێ من تا گەیشتمە ساڵی 1964 باوەڕم بۆەوە نەبووە کە کورد نەتەوەیە وەکو ئومە لێرەدا بابەت باسی مافی چارەنووسەکە بۆ گەلی کوردستان بەس پێی وانە بوو ئەڵێ تا وەختەش کە باسی میساقی باسم کردووە پێم وانە بۆ کورد نەتەوەیە بە معنای ئومە. بۆ ئەو کاتە چەمکی هزری ئومەیان چەمکی ئومە لە شێر کاتێکردنی هزری بۆچوونی ستالینیزم بووە. ستالین کتێبێکیە سەبارەت بە مەسەلەی نەتەوایەتی و باسی پێناسەی نەتەواکە مانای ئومە و کۆمەڵێک مەرجی داناوە. کاتی ئەو مەرجانە گفتوگۆیەک دروستە بێت لە نێوان شوعەکان و لە نێوان پارتیەکان لە کوردستانە ئایا کورد نەتەوەیە یان نەتەوە نییە. لەو کاتەیە بەشێکی زۆری شوعەکان پیان وایە ئەڵێن کورد نەتەوە نییە و ئەمەش وا لەیەکە کە بەشێکی زۆر کە بەشێک لە بیرمەندان کە لە نێوان هەردوو لا بووە کە کورد بوونە کە وتیانە کورد نەتەوە نییە زیاتر مەلی پارتیانە بۆ چۆن پارتی بە ئاشکرا وتێتی کورد نەتەوەیە. بۆیە وەکو وتم یەکێک بۆ لە ناکۆچیەکان و ڕنگدانەوەی دەڕاستی ئەگەر هەسەنگانی بۆ بکەین ڕنگدانەوەی دۆگمای شوعەکان بووە. یعنی شوعەکان لەو حاڵەتەیە کەم تەرخەم بوونە بە عەقڵەتێکی دۆگمایی تەنزیری بە عەقڵەتێکی دۆگمایی مامەڵایان لەگەڵ بابەتە کردووە. ئێمە لە ئەڵلقەی یەکەمە گەیشتێنە ئەو ئاستەی یا ئەو قۆناغە مێژوویە کە حیزبی شوعی عێراقی لەگەڵ حکوومەتی بەعسە تێکچوون و هاوپەیمانێتی هەڵوەشایەوە. دوای ئەوە هەندێک ڕویان کردە شاخ. ئەم ڕووکردنە شاخە شتێکی استراتیژی بوو یاخود ڕاکردن بوو لە هەولی عەزابەکانی سەدام یاخود بە بەعسیکردنیان و پەشیمانکردنەوەیان لە شوعیەت. پەنابردنە بەر تێکۆشانی چەکداری و بە تایبەتی لە کوردستان کە زەمینێکی لەباری هەبوو هەڵوێستێکی سیاسی بوو و هەڵوێستە سیاسەکە ڕنگدانەوە ئەو بوو کە ڕاگررتنی دیکتاتۆریەت بە پلەی یەکەم و کاری ئەوەش بکرێ کە هەموو شێوازەکانی تێکۆشان بەکار بێت بۆ گۆڕانکاری کۆمەڵایەتی. لەسەر قسێ داوای لێبوردنەکەم ئەی چۆن مەسەلەن بیر لەوە نەکراوە کە بچنە ئەهوار لە جنوب یانی ئەوانەی جنوبیەکان لە هۆڕەکانەوە
حزبی داوانە لێوە شەڕیانە کرد وەکو بابەتەکە پەیوەندی بەوکوتم بە کۆمەڵێک ئەوی پێڵێن مستەلزەمات بە عەرەبییان پێداویستەکان ئەو پێداویستانی کە هەیە لە شوێنێکدا هەر شێوازێکی تێکۆشان و هەڵبژاردننی پەیوەندی بەوە هەیە کە چه زەمینەیەکی لەبار هەیە بۆ ئەوەی بتوانێت کە هەبێ پەرە بسەنێ لەو کاتەدا ئەوەی کە من ئاگادار بم ئێمە هەندێک برادەرمان لە ناوچەکانی ئەهوارە بوونیان هەبووە بەڵام نەبووە بزافێکی تەکداری لەوانە بوو چەکیان پێبێ لە چوارچەوەی خۆپاراستن بێ بەڵام ببێ بە بزافێکی چەکداری و تێکۆشانی چەکداری تیادا بەرپا بکرێ بەس ئەوەی ڕووکردنە شاخ ڕووکردنە کوردستان بڕیارێکی مرکزی و استراتیژی حزب بڵێ ئەو بڕیارە چەند قۆناغێکی وەرگرت بەشێک لەو قۆناغا بەکوتم بەشێک لەو قۆناغا پەیوەندی بۆ بوو کە چۆن کاری ئەوە بکرێ کە ئاراستەی دیکتاتۆریە دڕابگیرێ ئازادەکان بەربڵاو بێت لە هەموو عێراقدا و لەو کاتەشدا پێی وابوو کە ئەم حکوومەتە ئەوە ئەنجام نادا بەڵام خۆ ناکرێت یەکسەر تۆ پەنا بەری بۆی کە تێکۆشانی چەکداری تەنها ڕێبازی تێکۆشانتە بۆ ڕوخاندن یان دروشمی ڕوخاندن بەرزکەیتەوە بۆیە لە سەرەتاوە کە چوونە شاخ حزبی شوعی دەسەرەتاوە دروشمی ڕوخانی ڕژێمی بەرز نەکردەوە دروشمی ڕاگررتنی دیکتاتۆری بەرز کردەوە دوایەوە ئەم دروشمە بەرەبەرە پەرەیسەن بووە دروشمی ڕوخاندن باتە ماوەیەک هەیە لە نێوان دروشمی ڕاگررتنی دیکتاتۆری لە نێوان لەگەڵ دروشمی ڕوخاندنی دیکتاتۆری زۆر باشە دکتۆر بەڵام ئێمە ئەزانین ساڵی 79 دوای ئەوەی کە سەدام دێتە سەر دەسەڵات تەواو هەموو دەسەڵات بۆ خۆی یەکلایە بێتەوە لەو کاتەدا حیزبی بەعس لە لووتکەی هێز و توانای خۆیاتی لە ڕووی سەربازیەوە سەرکەوتووە با بڵێن یارمەتی سەربازی لە هەموو دنیاوە بۆ هەیە ئابوووریەکی بەهێز شعبێتێکی بەهێز دەستێکی پۆڵین بەچی استراتیژێکیەوە بەتەمابوون سەدام لەو قەراغە سنوورانەی ئێران عێراق لە کوردستانیشەوە بڕۆکانە لێرەدا پرسیاری سەرێکی کە ڕوبەڕووی حزبی سیاسی یان کەسانێکی شۆڕژگەرە بێتەوە ئەوەیە پرسیاری مان و نەمان هەڵبژاردننی ڕێگا ناچاری ڕێگای تێکۆشان مەبەستم وەیە مەسەلەکان ناچاری نییە بە مەعنا کۆمەڵایەتەکەی ناچاری مەبەستم ئەگەر باسی ناچاری بکەمێ بەمانە فەلسفەکەی ناچاری هەڵبژێنی بە معنای زڕورەت بە معنای پێداویستی واتە لێرەدا گیانی مقاومەت بوون چکە ئەم پرسیارە ڕوبەری گەلی کوردستانیش دەبێتەوە بەچی معنایە کە ئەم حکوومەتە ئەو هەموو چەک و تەقەمەنی و پشتگیری نێودەوڵەتیەیە پێشمەرگە پێش حیزبی شوعی عێراق پێش شوعەکان لە کوردستانە پێشمەرگە دروستە بێ خەون بەوە بینێ کە تێکۆشانی چەکداری بکە بۆ داکۆچیکردن لە مافەکانی گەلی کوردستان ئەمە جۆرێک نەبووە لە ڕۆمانسیەتی شۆڕژگەری ئەمە جۆرێک بووە لە جانی مقاومەت جانی بەرەنگان بوونەوە و ئەم جانی مقاومەت و بەرەنگار بوونەوە پێم وایە ئێستاش ئێمە پێویستمان پێێتی تاکو ئەرکە نیشتیمانەکانی گەلی کوردستان جێبەجێ نەبێ لەم هەلوو مەرجەشدا جانی مقاومەت و بەرەنگار بوونەوە پێویستە چ ئەو جانی ئەو مقاومەتە بە پێشمەرگایەتی ببێ ئەو کاتە یان ئەو کاتە لە ڕێگای نووسینی شعر بوو بێ یان لە ڕێگای شانۆ بوو بێ یان لە ڕێگای ڕێخستنی نهێنی بوو بێ ئەم جانی مقاومەتە گرنگە کە ئەم جانی مقاومەتە نەبێ شوناسی شۆڕژگەری نامێنێ بۆ ئەگەر حزبێک کە خۆی بە حزبێکی شۆڕژگەری بزانێ ئەوە نییە خۆی تەسلیم بکە ئەوەیە کە پێداویستی تێکۆشان واکە کە ڕێگایکی سەخت و ڕێگایکی دژوار هەڵبژێرێ بەڵام ئێوە کە هێنە شاخ وەک دەرەکەوێت لە مینە استراتیژێکی ڕوون نییە نەچەک هەیە ناکەسەیە خەڵک وردە ئەوانەی کە لە بەغدا و لە جنوبەوە تووشی کێشابن ڕۆەکەنە کوردستان بەرەو شاخ لەوێ هیچتان بەدەستەوە نێ نەچێکێکە نە سیلاحەکە نە شوێنێکە نەمەوایەکە چۆن تۆ کە بڵین ڕێگە خۆشکردنە هەبوو بێت لەوە پێش بۆ ئەوانەت نەبڵێ یەکەمین وەکووتم ناتوانین بڵێ ئستراتیج نەبووە
بەڵام هەر ئستراتیجیە کە بتەوێت تۆ جێبەجێ بکەی پێویستی بە بۆ نمونە چەند قۆناغێکی کاتی هەیە بۆی بتانی هەنگاو بنێ بۆ جێبەجێکردنی بۆیە تۆ کۆمەڵێک هەڵوێستی سیاسی وەرگرتووە کۆمەڵێک بڕیاری سیاسی وەرگرتووە بڕیارە سیاسەکان هەم بەلایەنە بەشێک لە بڕیارە سیاسەکان ئەوەیە کە تۆ هەنگاوانی بۆ کاری نهێنی بەشێک لە بڕیارە سیاسەکان تۆ ماڵی حزبی نهێنی دروستەکەی بەشێک لە هەنگاوە سیاسەکان تۆ ئاڵگۆڕی شوێنەکەی بەشێکی تر تۆ پەنابەی بەرەو کوردستان بۆی زەمینە خۆشکەی بۆ تێکۆشانی چەکداری بەڵام ئایا ئەمە هەمووی بە شەو ڕۆژێک دروستە بێ هەمووی بە حازر دروستە بێ یان پێویستی بۆیە بەرەبەرە پێداویستەکانی ئامادە بکرێ هەموو حزبێکی سیاسی کار بۆ کە هەنگاوەکان ئەنێ هەنگاوەکان متەکامیل نییە تەوابوو نییە کارەکان هەنگاوانێ بۆی ئەو پێداویستانە ئامادە بکە بۆی ئەو بڕیارێک کە وەری گرتووە کە بریارێکی شۆڕژگێری کە بتوانێت جێبەجێ بکە باشە کاتێکەوە ئەچنە شاخ با بڵێنیان حیزبی شوعی تۆ درەنگتر چوێ ئەلبەتە جارێ ئەوانەی کە ئەچن هیچی سەرکردایەتی تقریبان یا بەشێکی زۆر کەمی کۆمیتەی ناوەندی یا سەرکردایەتی تایە ئەوانەی تریانی کادرەکانن و خەڵکی ئاساییە چۆن سەرکردەکان چیان لێ هات ناتوانانی بڵێ سەرکردایەتی تیانە بووە بەشێکی سەرکردایەتی تیا بووە و کە ئەڵێن بەشێکی سەرکردایەتی هەندێک ئەو سەرکردایەتی تیا بووە کە توانا و شارەزایی هەبووە لەو شوێنە کاتە عەزیز محەممەد لە مۆسکۆیەوە بزانم بەڵێ خۆی بابەتەکە پەیوەندی بە عەزیز محەممەدەوە نییە چونکە لەوانەیە تۆ کادرێک بنێری بتوانێت ئیشێک بکە لە کوردستانە ئەو ئیشەی بۆوە کرێ لەوانەیە بە عەزیز محەممەد نەکرێ یان بە ئەندامێکی تری سەرکردایەتی بۆ نمونە عەرەب نەکرێ کە شارەزایی ناوچەکە نییە بۆیە کە تۆ پەنا ئەبەیتە بەر کوردستان تۆ پێویست بەوە هەیە ئەو ئەندامانەی کۆمیتەی ناوەندی کە خەڵکی کوردستانن ئەو کادیرانەی کە شارەزاییان هەیە بۆی ئەو کەسانەی کە دیکە داردەستی ئەوانش چۆ ئەوان چێ شارەزایە لەبەرەوە وەکوتم تۆ پێویست بە کادری لۆکاڵی خۆتێ لەو شوێنانە و هەروەها کاتێک کە تۆ کاری نهێنیەکەی مانای ئەوە نەبووە کە تۆ سەرکردایەتی نەناوە بەجێنێشتووە لە دوای هەفتانەوە حزبی شوعی سەرکردایەتی هەبووە ئەندامی کۆمیتەی ناوەندی هەبووە تا ساڵی 91 نەناو شارە مەبەستم چییە لێرەدا نەخێر شارا بوون کاری نهێنیان کردووە حکوومەت کاری کردووە کە بگیرێن ئەوانە بەس کاری نهێنیان کردووە بەس وەکو وتم ئێمە ئەندامێکی سەرکردایەتی حزب هەبووە هەفتاهەشتەوە هەر لە ناو شارە بووە شاری بەجێ نێشتووە تا 91 لەو سەردەمە فاشیەتە سەرکردەی حزب بووە و کاری نهێنی حزبی کردووانە لەبەرەوە کارەکان بەو شێوەیە ڕۆشتووە وەکو وتم ئەندامی سەرکردایەتی کە خەڵکی ناوچەکە هەبووە لەو ناوچەکە بووە و بنکەیان دروست کردووە بە هاوکاری ئەو کادری لۆکاڵی ئەو ناوچانە کە شارەزاییانە بووە بەڕێزت ساڵی چەند چیتە دەرەوە بەڵێ من چەند جارێک چوومەتە دەرەوە کە دوایەوە نێراوم بە هەندێک ئەرک و شیوایی تایبەتی داهشتاکانە بووە بەڵام لە مەنتیقی شارە زۆر بوومە لە هەورامان بوومە لە قەراق ئیشم کردووە لە بۆ نمونە گەرمیان لە نوۆکان لە ناوزەنگ زۆر باشە با بڵێن چ کاتێک حیزبی شوعی توانی بڵین شانە چەکدارەکانی خۆی تۆکمە بکە و ببێتە واقعێک لە با بڵین لە کوردستانە ئەو کاتە هەر لە سەرەتای هێشتاکانەوە پێم وایە کە بنکە سەربازەکان دروست کرا لە شوێنی جیاواز هەوڵ کار بۆەوە کرا کە بابەتەکان عنی هێزەکان تۆکمە کرا و بەشێک نەک تەنها لە بڵێن لە شارەوە ئەچوو بۆ شاخ هەندێک کەس لە دەرەوەی وڵات ئەگەڕایەوە بۆ کوردستان یعنی بەشێکی زۆری ئەو هاڕیانەی کە عەرەب بوون هەتا هەندێک هاوڕێی کورد کە لە دەرەوە بوون لە ئەوروپا بوون بە پێی بڕیاری حزب ئەغڵبیان لە ڕێگای شامەوە بە ڕێگای نهێنیەوە لە سووریاوە بۆ تورکیا بە ڕێگای نهێنی و حیزبە کوردستانەکانی تورکیا یارمەتی دەربوون ئەو کاتە ئەهاتن بە مەفرەزە چەکیان ئەهێنا ئەهاتن بۆ بنکەکانی حزب و هێزی سەربازیان دروست کرد لەو کاتە با بڵێن شەڕی ئێران عێراق دەست پێکە
موقفی حزبی شوعی چی بوو لەو شەڕ؟ هەڵوێستی حزبی شوعی لەگەڵ دژی شەڕ بووە، لەگەڵ ڕاگررتنی دەست بەجێ شەڕ بووە و دیسانەوە پەیوەندیەکی بەستووە لە نێوان ڕاگررتنی دەست بەجێ شەڕ و ڕوخاندنی دیکتاتۆری. واتە ئەم دوو پەیوەندی ئەم بابەتە بە شێوازێکی میکانیکی تەماشای نەکردووە. واتە لە تێکۆشاندا باسی ئەوەی نەکردووە یەکەم شەڕ ڕابگیرێت دووەم دیکتاتۆریەت بڕوخێ، یان یەکەم دیکتاتۆریەت بڕوخێ. شەڕەکە لە دەرەوەیە قچێ بەسەر ڕوخاندنی دیکتاتۆریەت. بەڵێ ینی دوو واقعی جیاوازن. بەڵێ ئەوەڵەن دوو واقعی جیاوازین بە بۆچوونی من، چکە هەردووچیان تۆ وڵاتێکە لە شەردایە، ئەمە یەک. بەڵام دوو بابەتی گرنگ هەیە. یەک حاڵەتێکەیە کە حاڵەتی شەڕە. دێرەدا حزبی شوعی وای کردووە کە یەکێک لە ئەرکە سەرلێکیەکانی یان ئامانجە سەرلێکیەکانی کە وەکو دروشتم بڵاوی کاتەوە ڕاگررتنی شەڕ بووە، ئەمە یەک. دووەمین ئەرچی سەرلێکی تری ئەوەیە کە ڕوخاندنی دیکتاتۆریەت بووە. ئەم دوو ئەرکە لە پەیوەندیە دوو ڕێبازەیە. ڕێبازێکەیە پێڵەن ڕێبازێکی میکانیکی، ینی ئەرچێک پێش ئەرچێکی تر. ڕێبازێکە پێڵێن ڕێبازی دیالکتیکی، ینی ئەم دوو ئەرکانە لەگەڵ یەکتر تێکەڵاون، هیچ ئەرچێک پێش ئەوە نییە. بۆ چونکە ئێمە لە بواری کۆمەڵایەتیا ئیشەکەین، ئێمە باسی علومی طبیعی ناکەین، زانیاری سروشتی ناکەین، ئێمە باسی کۆمەڵگاکەین، باسی ململانیەکەین، باسی ناکۆچیەکەین ناو کۆمەڵگایە. ئەمە وادەیەکە کە پەیوەندەکان پەیوەندێکی دیالکتیکی بێ، هەرێکێ لەوانە کار لەسەر ئەوەی ترەکە، بەڵامانای ئەوەنی ئەمە پێشترە ئەوە دواتر. دوو پرسیار ئێستا بەلامەوە گرنگە. فەرمووت لە ئەڵقەی یەکەمە کە یەکێتی سۆڤێت پێی خۆش نەبووە ئێمە چەک هەڵگرین دژ بە سەددام. بەڵام لە هەمن کاتیش هەر یەکێتی سۆڤێتە هانی توودە ئەدا کە لەگەڵ با بڵێن شۆڕشی ئیسلامی ئێرانە هاوپەیمان بێ، دوای ئەویش ئەیان توانێتەوە. یانی پێم وانەیە حزبی شوعی سۆڤێت داوای ئەوەی کردبێ، و ئەگەر کاتێک حزبی شوعی سۆڤێت داوای ئەوەی کردبێ، دیسانەوە هاڵەیە حزبی توودە لەسەر داواکاری حزبی شوعی سۆڤێت ئەو ڕێبازە هەڵگرێ. بەڵام حزبی توودە بە ئاراستەکەی و کاتە باسی هینی ئیمامیە کرد. ئەو حاڵەتەی ڕووی داوە باسی خەتی ئیمام کراوە، کە باسی خەتی ئیمام کراوە یعنی ئەمە بە عقلێتی توودە، باسی عقلەتی تووداکەم، باسی گوتاری سیاسی ئەوانەکەین. گوتاری سیاسی ئەوان کە شۆڕشێک کراوە، شۆڕشی گەلانی ئێرانە، ئەم شۆڕشە هێزی جیاوازی تێدایە، مجاهدینی تێدایە، فیدائیانی تێدایە، ئەکسەریەتە، ئەقەلیەتە، ڕای کارگەرە، کۆمەڵەیە، دیموکراتە. ئەم شۆڕشە توودەیشی تایە ئەوانە توودە دوای ئەمێنێت. مەبەستم ئەوەیە کە هەوڵی ئەوە بدرێ کە ئەم شۆڕشە بپارێزرێ، دیموکراتێتە بێ و داکۆچی لە ئێران بکرێت کاتێک کە عێراق پەلاماری ئێرانەدا. بەڵام ساڵی 1970 حکوومەتی خۆمەینی خۆی پەلاماری حزبی توودەیدا ئەو قەسابخانەیە دروست کرد. یعنی بەراوردکاریەک لە نێوان هاوپەیمانێتی با بڵێن حزبی شوعی عێراق لەگەڵ فاشیەتێکی قەومی وەکو حزبی باسە، هاوپەیمانێتی حزبی توودە کە خوشتی حزبی شوعی عێراقیە دەستە خوشکن لەگەڵ فاشیەتێکی مەذهبی دینی کە ئاشکرایانی هەردووشی وە کوێکە باشە لەمان دەرسیان وەرنەگرت ئەوان. ینی من پێم وایە بە بەشی یەکەما باسی ئەو هۆکارانم کرد، ئەو ڕۆژە سیاسیم کرد کە وای کرد کە حزبی شوعی عێراق کە هاوپەیمانی لەگەڵ حزبی بەعسا بەستێ. ئەمێنێتەوە هەڵسەنگاندنی سیاسەتی توودە دەگەڕێتەوە بۆ توودە چۆن ئەو قۆناغا هەڵسەنگاندنی بۆکەن. بەنسبەت حزبی شوعیەوە هەڵسەنگاندنی بۆ ئەو قۆناغا کردووە. لە کۆنگرەی ساڵی 1984 حزبی شوعی عێراق کە کۆنگرەی چوارەمی بەست باسی ئەوەی کرد کە بەڵگەنامەیەکی هەیە سەبارەت بە بەرە لەگەڵ حزبی بەعسا و پێی وایە ئەمە ئاراستەیەکی ڕاستەوانە بووە لەناو حزبی شوعیە. یعنی چۆن ڕاستەوانەیە؟ یعنی ئەمە ئاراستەیەکی چەپڕەوانە نییە کە ڕاست بە معنای ڕاستی هینە. ڕاستڕەوانە، یعنی ئاراسی ڕاستەوانە
طردي يعني لا يميني بمعنى يميني وأما بلغنامي حزبي الشيوعي عراق هاتوا لي بلغنامي كونغركيتي وانا لبدا وكوتم ديسانا أما بدا بتودوا كتشون حسن قادني أو قناغب كلا حفتانو تاشتا زور باشا بابينو عراق لو واحد براوردك حزم كرت برستان وك دكتور كا ولا قال حزبي شويات شوتا شاخو بيتا بيشمرقا يعني لو ما ويا تواني تنشيب كان برامبر بعراق او بو ما بستك وك برز فرميت شو نتدرو كبريتيا لنا تشار كردني عراق يا رو خاندني الا قنديلو بخا اروحي يعني شي تنكر بو ما تو اگر بقري اولا اگر بقري انه بو بابتك اما بترون اما سليرو نكاتو رابريني 1990 كلواني تو بسالج بكيدوايوا رابريني 1990 لبصرا دسي بكت دا زوربي ناوچەکانی باشووری عێراقی گرتەوە لە کوردستانی دەسی پێکرد بۆ لە کوردستانە سەرکەوت کە توانی کە ئەزمموی هەرێمی کوردستان دروست بێ بۆ لە باشوورە ئەوە نەبوو لە ڕاستیە دەگەڕێتەوە بۆ تێکۆشانی هێزی پێشمەرگە لێرەدا هێزی پێشمەرگە کە کاتێک باسی تێکۆشانی چەکداریە کرد بەو مانایە نەبوو تێکۆشانی چەکداری دابڕاوە لە تێکۆشانی جەماوەری بەو مانایە نەبوو کە تێکۆشانی چەکداری لەو شاخەیە ڕاستەخۆ لە بەغدا سەدامە ڕوخێ بەو مانایە بوو کە چۆن کارێک دکتۆر پێ دوانێ ئەوە وەکوڵێ یعنی زۆرێک لە جیاوازی لە بینی ئەو دوشتای هەیە کوردستان ناوچەیەکی جوگرافی دیاری کراوە لەوانەیە بە فشار خستنە سەر حکوومەتی عێراق بەعزێک مافت باتێ کورد نەویستوە سەدام بڕوخێنەیە داوای مافێکی جۆگرافی کردووە کە بریتە لە کوردستان یا مافێکی نەتەوەی کە بریتە لە کورد بەڵام حیزبی شوێی داوای ڕوخاندنی سەدامەکە لە عێراقێکە کە کوردستان تا یەک لەسەر پێنجاک لەسەر چوارە بەشێکی حیزبە کوردستانەکانیش باسی ڕوخاندنی ڕژێمیان کردووە کە باسی ڕوخاندنی ڕژێمیان کردووە وەکو تاکە ڕێگایە کە ئەو ڕژێمە بڕوخێ ڕژێمێکی دیموکراتی بێ لە سایە ئەو ڕژێمە دیموکراتیە بگەنە مافەکانی گەلی کوردستان کە ئێستاش ئێمە ئێستا لە هەلومەرجی ئێستا ئێمە خۆمان ڕوبەڕووی ئەوە دەبینەوە کە ئەو ڕژێمی دیکتاتۆری ڕووخا ڕژێمێکی تر هاتووە گۆڕانکاری کراوە بەڵام دیسانەوە بەناو دیموکراتێکی شکلی هەیە و ئینتیخابات شکرێ بەڵام ئەوەی کە پەیوەندی بە مافە سەرچیەکانی گەلی کوردستان هەیە ئەرچی نیشتیمانی کوردستان هەیە جێبەجێ نەبووە یعنی بەمانای ئەوەیە ئەمە وزگەیەکە لە بچەکانی تێکۆشان دکتۆر ئێوە لە کوردستانە لە شاخەکانی کوردستانە پێشمەرگەتان نەبوو ئەنسارتان هەبوو ناوەدا بوو ئەنسار وانێ ئەنسار سەلام یا هەر ئەنسار لە ڕاستیە ئێمە پێشمەرگەمان هەبوو بە کاتێک کە بە کوردیشمان بڵاوە کردو نەمانەوت ئەنسار کەلیمەی ئەنسار بەکاردێ بۆەوەی عەرەبەکە تێبگا چون کەلیمەی پێشمەرگەکە بۆی جۆرێک لە تایبەتمەندی خۆی بدرێت کە ئەمە کەسی عەرەبی تیا بووەوانە بەڵام ئەساسن بەنسبەت ئێمە مەسەلەن بۆ نمونە مەڵبەندی سلێمانی و کەرکوژی هێزی پێشمەرگەمان هەبووە مەڵبەندی هەولێری پێشمەرگەمان هەبووە نەماوتە مەڵبەندی دهۆکی یان مەڵبەندی بادینانی ئەنسار عەرەبەکان لەوانەیە بەکارانێ نابێ زۆر سپاس بەڕێز دکتۆر کاوە بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقایە لە چاوپێکەوتنمان لەگەڵ بەڕێز دکتۆر کاوە سکرتێری حیزبی شیوعی کوردستان تا ئەڵقەی داهاتوو بەخواتان ئەسپێرم